هەموو لایەک ئاشکرایە کە سبەینێ ڕۆژی هەڵبژاردننی دەنگدانی تایبەتە و دوو ڕۆژی داهاتوش هەڵبژاردننی گشتیمان لە بەردەمدایە بوو ئێمە پێمان باش و ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیەک ئەنجام بدەین هەم بۆ ئەوەی کە ڕێکار و شوێنەکانی کە تایبەت بە پرۆسەی هەڵبژاردن ڕوون بکەینەوە هەم دەستخۆشیشمان هەبێت سەرەتا دەستخۆشیمان هەیە بۆ هاونیشتیمانیانی پارێزگای هەڵەبجە کە بەڕاستی خۆشبەختانە لە ماوەی ئەم مانگ و چەند ڕۆژێک کە زیاترە بانگەشەی هەڵبژاردن هەبووە خۆشبەختانە بە شێوەیەکی زۆر باش بەبێ ئەوەی هیچ کێشە و گرفتێک ڕوو بدات پرۆسەکە بەڕێوە چووە ئەمەش بەڕاستی هۆشیاری تاکی پارێزگای هەڵەبجە دەرەخا لەوەی کە تێگەیشتون لە پرۆسەی دەنگدان و بانگەشەی هەڵبژاردن لە هەمان کاتا دەستخۆشیشمان هەبێ بۆ لایەنە سیاسیەکان کە توانیویانە ئەندام و کادرانی خۆیان ئاگادار بکەنەوە کە بە شێوەیەکی هێمنانەوە بەبێ کێشە پرۆسەی بانگەشەکە بەڕێوە بچێت لە هەمان کاتا سوپاس بۆ سەرجەم میدیاکارانی کە ئێستا لێرە ئامادەن و ئەوانشی لێرە ئامادەنین بەڕاستی لە سنووری پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی پرۆفشناڵانە بەڕاستی ئیشەکانی خۆیانیان کردووە توانیویانە دەنگی تاکی هەڵەبجە و ئیدارەی هەڵەبجە و لایەنە سیاسەکانی هەڵەبجە بگێنن بە هەموو جیهان و عێراقیش و کوردستانیش ئێمە بۆیە ئەم کۆبوونەوەمان کرد بەڕاستی بۆ ئەوەی ئەم دوو سێ ڕۆژێکی لە بەردەممانە چەند ڕۆژێکی چارەنووسسازە و ڕۆژێکی ئەتوانم بڵێم قورسیش ئەبێت هەم بۆ میدیاکاران هەم بۆ ئیدارەی ئێمەش بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە و لیژنەی ئەمنی هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ ئەوی پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک و پێک و دوور لە خڕوقات و هەموو ئامادەکاریەک کراوە و بیریشم نەچێت سوپاسی کاندیدەکانیش بکەین کە ئێمە لەگەڵ شارەوانی هەڵەبجە قسەمان کردووە کە هیچ سەرپێچێکی وانە کراوە پێ ئەو ڕێشۆنانە کە پێویستە لۆگۆ و وێنەی خۆیان هەڵواسن ئەمەش جێی دەستخۆشیە بەڕاستی دەستخۆشیان لێەکەین من ناتوان زۆر لە کاتان ناگرم ئەمێت داوا لە هاونیشتیمانیانی هەموو کوردستان و پارێزگای هەڵەبجە بکەم کە بچن بۆ دەنگدان بۆ لەبەرەوەی ئەمە دوور لە هەر بانگەشەیەکی حیزبی و کاری حیزبی ئەمە وەکو ئیدارە داوا ئەەکەین بۆ لەبەر ئەوەی ئەم هەڵبژاردنێکی چارەنووسسازە بۆ نوێنەرانی ئەنجومەنی عێراقە کە دەنگی کووردە لە عێراق بۆ ئەوەی مافەکانمان بەدەست بێنین پێویستە زۆرترین کاندیدمان دەربچێت بە بێجیاوازی لەسەر جەم لایەنە سیاسەکان ئێمە باسەکەین داوا لە هاونیشتیمانیانەکەین کە مافی خۆیان لە پرۆسەی دەنگدانە بەکار بهێنن و بچن بۆ دەنگدان. ئێمە زۆر سوپاسانەکەین جارێکیکە ومێدمان وایە وەک چۆن لە ڕابردوو کارەکانتان بەڕێکوپێکی بەڕێوە بردووە ڕۆژنامە نووسان لە ئایندەشا و لە چەند ڕۆژی داهاتووە کە ئەرکی قورستان لەسەرە کە پێویستە سەرجەم کارەکانی خۆتان بەباشی بەڕێوە بن و دەنگی هاوڵاتیان و پرۆسەکە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بگەێنن بە جیهان.